لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمە میوارێ بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم چەند ڕۆژێکە مەترسیەکانی کۆرۆنا باس و خواسی گەرمی هەرێمی کوردستان و هاوڵاتیانە ئەم ڤایرۆسە لە نێوان ترس و هۆشیاریدا خەڵکی تووشی دڵڕاوکەیەکی زۆر کردووە ئەمەش نازانێت ئایا ئینسان بترسێ یاخود هۆشیار بێت بە دوور ئەبێت لە ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە بابەتی سەرەکی و نیگەرانی و دڵڕاوکەیە لای خەڵک ئەوەیە ئایا هەر کەسێک تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێ دەمرێت ئەمە بێتە بابەتی سەرەکی گفتوگۆکانمان لە تەوەری یەکەمی گەرما و گەرم دکتۆر کامەران قەرەداخی پسپۆڕی هەناویم لەگەڵدایە دکتۆر بەخێر بیت ڤایرۆسی کۆرۆنا بە ئاسانی بڵاو دەبێتەوە لە پێشەوە زۆر سپاسدانەکەم دکتۆر کامەران قەرەداخی ڕایوەشکاری نەخۆشیەکانی سنگ و هەناو لە زانکۆی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی یەکەم پرسیار باز لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەیە ڤایرۆسەکە بە دوو شێوەی سەرەکی بڵاو بێتەوە یەکەمیان هەوایە و ئەچێتە بۆری هەناسە و دوای سیەکان هەر لەوێشەوە چکە لەبەرەوەی دوو بۆری ڕیسی کراوەتەوە چەند بۆری خواردنە کە کراوەتەوە و دیسانەوە هەوا ئەچێتە ناو گەدەوە و لەوێشەوە بە جۆرە لە میکانیزمەکان تووشی نەخۆشیە بێ هەنێکیان نسبەتێکی زۆر کەم سکچون و ڕشانەوە بەڵام زۆربەی زۆری زیاتر لە 95 تووشی وەکو هەڵامەت بەڵام مەجموعەیە لەوانەیە قوڕک سووتانەوەکەی تاکەی سەریەشەکەی ئەوەی زیاتر بێ تەنگە نەفەسی و ئۆکسجین دابەزین ئەمانە لە نیشانە سەرەکیەکانی گواستنەوەکەی بەهۆی هەوا و بەهۆی ئەوە یەک دووەم بەهۆی دەستێوەیانەوە یەکێکە ئەپژمێ یەکێکە ئەکۆچێ ئەم ڤایرۆسە لەسەر لوتی لەسەر دەمی لەسەر لێوی لەسەر جلەکانی لەسەر ملی لەمانە ئەمێنێتەوە لە چاچێت بەرعینەکەکەیەکەوێ ئەمانە ئەم کەسە چیەکە دەست بە دەموچاوی خۆیان هێنێت دەست بەشتی ترا ئەهێنێت هەر لەبەرەوەیە بە دەستیش لەیچێکەوە بۆیکی تر ئەجۆزێتەوە هەر بووە لێچێک لە ئەو شتانی کە ئەڵێ تەوقەمەکە تەوقە چییە تۆ ئەگەر هەت بێت ئەیجۆزیتەوە بۆیکی چیتر بۆ نمونە دەست لە شتێکیت ئەیجۆزیتەوە دەست لە دەموچاوتی ئەیجۆزیتەوە دەزەینی بە لەوانەیە لە هەنێ حاڵەتە مناڵ بۆ توش بوو بێ کە کەسێک ئاگای لە خۆی نەبووە پژمیەوە دەستی گرتووە بە دەمیەوە لە باتی پەڕۆی پێوەکە ماسکێکی لە دەما بێ من باسی چووەکەم باسی وڵاتی چین و ئەو وڵاتانەکەم کە تایەتی نەک لای خۆمان بەڵێ وەکو دەوتریان گوێزەرەوەیکی خێرایە ئەم ڤایرۆسە بەڵێ گوێزەرەوەیکی خێرایە ئاحتیما دەکاتە سەر سێ شت یەکەمین شت کە زۆر گرنگە کەمیەتی بۆ نمونە چەند ژمارە لە ڤایرۆس لە کەسێکەوە چێ بۆ ئەوی تر بۆ نمونە هەرگەڕێنەوە بۆ چین خۆی ئەو کەسانی کە نزیکن لە یەکتریەوە لە کاتی بژما لە کاتی ئەو جۆرەشتانە ئەگەر لێوی نزیک بوو بێ یان ئاگیان لە خۆیان نەبێ ماچ یەکتریان کرد بێ بە جۆرە لە جۆنەکان زۆربەی ژمارە ڤایرۆس چۆتە ئینسانەکەی بەرامبەرەوە هەتاکو ژمارەی زۆر بێ ئەمە شەڕێکە لە بینی سیستەمی مەناعی ئینسانی بەرامبەر لەگەڵ ئەو ژمارە زۆرە ئەچێ مەحەربە تۆ ئەگەر تا ژمارەکە زۆر بێ بەسەر مەناعا سەرەکەوی تا ژمارەکە کەم بێ ئەمە لایەنی یەکەم کە ئەمە لایەنی دووەم پەیوەندی بە تەمەنەوە هەیە تەمەنی ئەوانەی کە پیرن بە ئۆتۆماتیکیەن ئەمە مەناعیاندا ئابەزێ بەڵام ئەوەی کە سیر کراوە ئێستا لە مناڵە کەمترە سێهم گروپێکن کە نەخۆشن ئەوانی پیانەوتێ گروپی نەخۆشە درێژخایەنەکان ئەم گروپە کە درێژخانەکان بە تایبەتی نەخۆشی درێژخانەکانی سی ئەوانەی شەکرایانێ ئەوانەی مەناعەتیاندا بەزیوە یان جۆرە حابێگە خۆن مەناعیاندا ئەبەزێنێ یان دەرمانی کیمیاوی ئەم جۆرەشتانیان وەرگە کەواتە ئێمە سێ گروپمان هەیە ئەم سێ گروپە هەر سێکی سێ فاکتەری تایبەتی خۆیانیانێ بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ ئاگاداری لە یەکەمین 12 نەخۆشی کە لە ئەمریکا کەشف بوو دوانیان هەر هیچ شتێکیان نەبوو هەر لە کاتی فەحسەکە دەرکەوتن هیچیان نەبوو دەخستیانە ژێر چاودەریەوە بۆی چۆن نەزانن ڕێژەی ڤایرۆسێک لە کەسێکا کە توش بوو بێ چەندێکە بۆ نمونە لە پشمەیەکە چەند ڤایرۆس فڕێ دەدا ئەو مرۆڤێک کە توش بووە ینی دیاریکراوە یاخود ئەوە من ناتوانم بێڵێم ئەو من ناتوانم بێڵم بەڵام جۆرێک لە ئێمە شتێکی ترمانەیە لە ڤایرۆسەکانە کە بە تایبەتی لە HIV و لە ئەیدز و ئەمانی کاگاتەوە مەرحەلەی لە هەنێک ڤایرۆسی ترە دوایی بە شێوەی لە شێوەکە کاڵکولیشنێکەیە حسابێکم زان سیدی نازان ئەو بۆ ئەو جۆرە ڤایرۆسانێ بۆ ئەم ڤایرۆسە چووکە لە بەرەوەی سترینەکە خۆی تازەیە لە بەرەوەی سترینەکە خۆی تازەیە لە بەرەو پێتە نۆڤڵ
یعنی ئەمە وەکو جارەکانی تیژێڵم ئەمە چەنەها بابەتی لێکۆڵینەوە و چەنەها دکتۆرا و چەنەها نازانم چی و سێنتەری لێکۆڵین و لێ دروست دەبێت هەر ئێستا بۆ خۆی چەنەها سێنتەری لێکۆڵین هەر ئێستا شەوە ژوتم لە ئەمریکا ئێستا یەکێ لە یەکسەر نەتیجەیەکێ لە بەحسەکان دەرچوو 30,000 مسافر کە لە ئەمریکا دابەزێت تای هەیە هەمووی فەحسکراوە هیچی تیان نەبوو. بەڵێ ئەمەی تۆ باسەکە تا ئێستا گواستنەوەی مرۆڤ بۆ مرۆڤە لە ئاژەڵ بۆ مرۆڤە گوازرێتەوە لە کەلوپەل بۆ مرۆڤ لە هەوای وڵاتێک بۆ وڵاتێکی ترە گوازرێتەوە پێشە مشتی ئەمە هیچ مەگەر ئەمە لە حاڵەتێکە ئێمە ئەبێ لە وڵاتی ئێستا بۆ نمونە لە عێراقا لە کوردستانە لە کوردستانی خۆمانە هیچ جۆرە ئاژەڵێکمان نییە کە ئەوە بجۆزێتەوە بە هیچ شێوەیەک لە چه ئاژەڵەکە گوازرێتەوە هەر نیمانە ئێمە نیمانە ینی حەزەکەمەوە بڵێم کە ئێمە لە ئێستا لە کوردستانە تا ئێستاکە هیچ ئاژەڵێکمان نییە بژێن چونکە تۆ ئەو ئاژەڵانی کە تیانە تایسە دۆزراوەوە جۆرێک لە تەبیعەتی ژیانی خۆیانانەیە لە دەرەجەیەکی حرارەتە ئەژین لە 1 بۆ 12 وردە ئەمانە جۆرێک لە ئاژەڵن لە جەوێکی شی هەیە ژیاون ئەگەر ئینسان بگەڕێتەوە بۆ مێژووی ئەم ڤایرۆسە سیرێکی حتا بگەڕێەوە بۆ ئەفریقا و بۆ شوێنە ئەشکەوتەکان سیرێکی لەو شوێنانەوە هاتوون شەمشەمە چۆرە بۆ بە ڕەمزی ڤایرس بەهەرحاڵ ئەگەڕێمەوە سەر بابەتەکە ئەوەی کە ئایا لە جلەوە ئەجۆزرێتەوە کەسێکی دیژۆ پرسیاری کرد بەگەرێکی جلی سینی بێنێ جا ئەو پرسیارەکەەوەی ئایا بەچیا تێپەڕیوە ئەو جلە بە چ دەرەجێکی حرارات تێپەڕیوە وانە لەبەرەوە هەنێ خواردن بێت بۆ نمونە ینی لە وڵاتێک وڵاتی خواردن بێت نابێت ناگوازرێتەوە نابێت ئەبێ کەسێک ئاکتیڤ دەبێت چونکە تۆ خواردنە چۆن گەیشتۆتە ئێرە هەنێ پرسیار هەیە من ئاژڵێم ئێستا هەنێ پرسیارێت لەوانەیە خەڵک بۆی ئەوەنێ ئێستا باسیشم کرد منطق و واقع بەس کە پرسیارەکە وکو منطق و واقع ئەکرێ وەڵامەکەی نامەنطقی و ناواقعی دەرەچێت یعنی بۆ نمونە من ناتوانم لەگەڵ منطق بەڵام مافی خۆشەتی بپرسێ بەڵێ من ناتوانم ئێستا کە ئەنی پرسیارەکەی من بۆچی کەسێ لێم پرسێ ئەگە جلی سینی هاتێرە جا پرسیارەکەم ئەوە باشە چۆن گەیشتووە سەحەبەکەی کووە ئەگەر ئەم جلەوانە خۆغی ئەبێ کەسێ بەسەریا پژمی بێ کەسێ بەسەریا ڕشا بێتەوە کەسێ بەسەریا دەستی تێوەیە بێ وایە دوایی بەچی هاتووە کۆنتینەرەکەی کە هێناوێت ئەو حاوی کە پێ هەڵگرتووە لە چ دەرەجێکی حرارەتا بووە یعنی هەمووی بۆ ئێمە شوێنی پرسیارە چی ئەتوانێت وەڵامی و پرسیارانە بداتەوە ئەو پرسیاران کاتی توانین وەڵامی بێنەوە کە یەک کەیسمان هەبێ لە کوردستان و عێراق کەیس نییە یەک کەیس لە دوێنێشەوە بۆ بە شوێنی قسە و باز منە تا میێوارێش بۆ برادەرەکانیشم ناوتم کەس لە WHO لە CDC ئەمریکی لە جۆن هۆپکینز تاکو ئێستاچێ لەو سێشتە باسی نەکراوە چه زانیاری ئەداتە ئەو دامەزراوانە ئەو ناوخۆیەکان WHO مشکلەمانێ سایتێکەیە خەڵک زۆر سیرێکە لەو سایتان وستەوە عێراق یەک حاڵەتی هەیە لە زیقار بەڵام WHO لە ئەپدەیتی خۆیان بۆ نمونە لە راپۆرتی سیوسی خۆیان باسی نەکردووە راپۆرتەکە لەم خەبەرە کۆنترە ئەگەر ڕووبداد ئەم حاڵەتانە لە کوردستان بێ لە عێراقدا بێ بۆ ئەوە بێ بشارێتەوە ئێمە بە من پێم وایە هەموو لێپرسراوانی تەندروستی لە کوردستانە لە وەزیرەوە هەتا ئەگاتە کادرێکی تەندروستی هەر لە خۆمەوە وەستەم لا دروست بۆ کە نایشارنەوە چونکە شاردنەوەی بە قازانجی کەس نییە بە پێچەوانەوە شاردنەوەی ئەمە مانای بڵاوبوونەوەیکی زۆر بە خێرای لە کۆنتترۆلی هەمومان دەرەچێت من گەشتمەوە قەنەعەتی کە بە هیچ شێوە ناشارێتەوە کۆرۆنا چۆن لە ڤایرۆس یاخود نەخۆشیە وەرزیەکان جیا ئەکرێتەوە ئێمە لە وەرزی زستاندا هەندێک نەخۆشی وەرزیمان هەیە چۆن کۆرۆنا لەوانی دیکە جیا بکەینەوە کەس نەیتوانی کۆرۆنا لە هیچ شتێکی تر جیا بکاتەوە چکار خۆشی لەم فەسڵە هات لە 2012 8 نەخۆشیان داغڵ کرد بە ئیلتیهابی سیەکان باشە کە داغڵێکی بە ئیلتیهابی سیەکان لە پێش ئەو ئیتیمامی کە ئیستا پێیرێ پێی نایرێ لەبەرەوە مردنەکان لە سەرەتاوە دەست پێکرێ سەیریان کرد بۆ نمونە ئێمە هەم نەخۆشیەکە داغڵەکەین ئەینێرین بۆ ئەوەی کە پێوتێ زەرعیەکەین ئەینێرین پشتێکە پێوتێ زەرع و حساسیت بۆ بەکتریاکە سیرێکی ئەیلەوە ئەمە شتێک دەرچوە نازان چییە ئەمە شتێکی تایە ڤایرۆسێکە کەس نازانێت چییە یعنی ڤایرۆسەکە کەس نێزانی چیە تاکو حوتی مانگ دۆزرایەوە یعنی دوای 8 ڕۆژ ڤایرۆسەکەیان دۆزیەوە دوای 1 مانگ چینی ئەلانی کرد کە ئەمە لە ئینسانەوە چێ بۆ ئینسانی تر هەر بۆیە چین ئەو حملە گەورەی دەست پێ کرد ئەو هەموو ملیۆن خەڵکی جیا کردوێتەوە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەوە بکە لەبەرەوە ئەگەر لە پاییزێکی ترابێتەوە
ئەگەر لە پایزێکی ترابێتەوە کەس نازانێت بەس کە هات بۆ تەواوی تۆ بێ سیستەمێکە دەبێت ئەڵی فەحسیان ڤایرۆسانی خوارم بۆ بکە H1N1 H1 نازانم ئەمە چی کۆڤید 19 سێرێکی یەک ریز ڤایرۆس ئەی بە مختبەرەکەی خۆت بە دکتۆرەکانی تەواوی ئەڵێ بێ زەحمەتەچ نەخۆشیەکات پەڵەپەڵە لە سیەکانیا بوو ئۆکسجینی دابەزی بوو هەڵامەتی بوو ئەم فەحسانی خواروی بۆ کریت و لە پێشەوە ئەیخیتە شوێنێک ئەگەر هەیە بێتە پەتایەکی وەرزی بەڵێ چۆن ئەوانی تەنەوارن بوون ئێستا H1N1 هەروە هات خەڵکیی زۆر بێشماری کوشت ئێستا داغڵە بێ و عیلاجی بۆن زۆربیان ئێمە تامیفلویانێنێ ئەویشە ئەنتیڤایرۆسێکە هەیە ئێستش ناوی چییە چین ئەنتیڤایرۆسی تاقیەکاتەوە بە ناوی فاوی پیراوی ئەوە لەسەر کۆمەڵێک ڤایرۆس بەسەرێکەوەی شکات ئەڵێ گرتی نەیگریاری بەزەڵی لە شوێنێک کاری گرێ دوای چەند ساڵێکی تر مەجموعەیە لێکۆڵینوانێتە بەردەست ئەڵێ ئەم ڤایرۆسە لەگەڵ ئەم دەرمانانی خوارەوە ئەمەنە ریسپۆنسی ئەمەنە کاردانەوەی هەبووە کاردانەوەی ئیجابیە بۆ کاردانەوەی سلبی هەبووە ئەوە لەبەرەوە داوا ئاکەین ئەگەر ئەم دەرمانە لە بەرانیە ئەمەیان بەکاربێنە لە سا 20 یاسی یا چلیا ئەو شتەی کە دەرەچێ کە منیستە نایزانم کاریگەری ئەبێت دکتۆر زۆر جارەوتێ ژینگەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە جەوێکی ساردا خەڵک ئومێدی بەوە هەیە کە بگەینە وەرزە گەرماکە ئیتر لە دوای نەورۆزەوە ئەم ڤایرۆسە ئەو کاریگەری نەمێنێ ڕاستە؟ بەڵێ چکە یەکێک لە تایبەتیەکانی ئەم جۆرە ڤایرۆسانە ئەوە کوتم لە جەوێکی شیاوی هەیە شەی هەیە دوایەوە دەرەجەی حرارەتی هەمیشە لە بین 1 بۆ 10 بووە زۆربەی وابووە من بە دەقیقی نازانم کە ئەو کاتە 30 دیسەمبەر لەو ووهان لە چین دەرەجەی حرارەت چەند بۆ من نازانم بەڵام بە شێوەیەکی گشتی باسیەکەم وایە و لە هەموو دنیاشە ئەو پێوتێ ئەنفلۆنزای یا ئەنفلو یا هەر شتێکی ناوەنی فەسڵی لە مانگی دەوە دەست پێەکە بۆ مانگی سێ ئەلەو فترەیە لە ڕووی زانستیەوە ئەم ڤایرۆسە ناتوانێت لە هاتنی جەوی گەرمایە خۆی بگونجێن و ئەرکەکەی پێچەوانە بکاتەوە یەکی لەو پرسیارانی کە کراوە لەسەر کۆرۆنا ڤایرۆس ئەوەی کە پێوتێ میدڵ ئیست لە سعودیە لە 2012 ئەوە ڕوویە ئەوەی چێک بلو پرسیارانی کە جاری وا بکراوە ئەڵێ بۆ لە سعودیە تەمان ئەوش لێکۆڵینەوەی خۆی هەیە بەڵام پرسیارەکەی بۆیە گەڕێم و ئەکرێ لە هاوینی شاتوش بێت تا ئەمە زۆر حاڵەتێکی شازە ئەبێ ڤایرۆسەکە بە شێوەیەک ئەوەی کە پێوتێ میوتیشن بگۆڕێت کە تەحملی ئەو دەرەجە حرارەتە بکە و تا ئێستا ئەوەمان نییە لە فەسڵێکی هاوینیە من ئەوەی کە سەیرم کرد و سەیریشم کردووە پێشووتر گەڕاویشمەتەوە بۆ ساڵەکانی بیدایەتی 900 حاڵەتمان نییە باو بوو بێ بەو شێوەیە ئەو نەخۆشانەی کە بەهۆی گەرماوە بڵاو دەبنەوە بە تایبەتەوەی کە زۆر دیارە گرانە تا و حۆمەی ماڵتا مەترسی دارترێکن یاخود کۆرۆنا ئەکەوێتە سەر ئەوەی تۆ چەندی دۆزیتەوە ئەگەر کۆرۆنا خەڵکی نەکوشتایە هەر نەژە دۆزرایەوە ئەگە کۆرۆنا ڤایرۆس زۆر بەو شێوەی نەهاتایە خۆی وا پیشان نەیە نادۆزرایەوە قۆناغەکەیە بگەیتەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا وەکو هەڵامەتێکی یاسایی تەماشا بکرێت و گرانەتایە کۆنتترۆل بکرێت بە دڵنیاییەوە ئێستا چۆن H1N1 خۆ لە سلێمانی هەبوو چەنەها کەسی کەیسمان هەیە ئێستا بۆ هەر ئۆتۆماتیشی من کە لە وڵاتێکی تریشم کردووە تا چەند مانگی ئەخیر هەرکەیەت نەخۆشەکەیە بۆ بەشی فریاکەوتن بۆی کراوە کە سیرەکەین H1N1 پۆزتیڤ یەکسەر عیلاجینەوە هەموو شتێکی بۆکەین و عەزلەکەین چەند ڕۆژێک و تەواو لەبەرەوە ئەمیشە بێ بە وردە ئەمیش وەکوانی تری لێ هەر خەڵکە کوژن بەڵامی تر ئەمانەیان پەلاماری چیەن پەلاماری گروپێکی تایبەتیەن لەناو کۆمەلگا ئەو گروپەیە کە مەناعیان نزمە ئیتر کاڵێم ئەو گروپی مەناعی نزمە هەمومان نەزانین چیستە بۆ نمونە لە هەر خستخانەیەکە ئیشکەی سێرەکی تەمەنی لە 70 زیاترە نەخۆشی ئاجزی گورچیلێ هەیە یا گورچیلێ ینی گورچیلە لەگەڵ شەکرە لەگەڵ نەخۆشی مزە یا ئەمانیان هەیە یا پێشتر نەخۆش سیبرینار بووە ئەوە نیڵێ مارانگازە سیەکەی و نیشتی چوامانەیە سیەکەی پێشوەخت تو نەخۆشیێکی گرت و یا سی لێ هەشتێکی ترە ئەمە زووتر تووشیە بێت لەبەرەوە ئەوانە ئێستا لە ئەوروپا گەر سەیری ئەحسایە بکەن خۆ ئینفلۆنزای عادی ئەمی خەڵک زۆرتر لەما کوژێ ئەگەر بەکولەن لە دنیا سەیریکی لەمە زیاترە کوژێ ئەی بۆچی ئەمانەوە بۆ تەمەترسی ینی خەڵک لە بازارەکانی هەرێمی کوردستانەوە بە تایبەت سۆشیال میدیا بە جۆرە کاریگەری لەسەر خەڵک دروست کردووە هاکە گەیشتە کوردستان و خەڵکی کوژ بەڵێ طبعاً مشکلەی ئەمە چییە
مشکلی ئێمە سەقافی سەحیە، مشکلی ئێمە کەلێنێکی زۆر گەورە هەیە لە بینی ئیدارەی تەندروستی لەگەڵ ئیداری عەقڵی خەڵک. تۆ ئەگەر نەتوانێت بۆ نمونە تەندروستی سیستەمی تەندروستی نەتوانێت کۆنتترۆڵی سیستەمی عەقڵی سەحی خەڵک بکات، خەڵک خۆی تەسەڕوفەکە، خەڵک خۆی دوای وەکو ئیتر جۆنایەتە دەسەڵات، جۆنایەتە ئیدارە خۆی ئەڕوات ئەڵە چکە ئەوە کە ئەو دوانە کەلێنە گەورەی کەوتە بینیان هاوڵاتی کە سیقەی بە ئیداری تەندروستی نەما ئیتر ئەڵێ نە ئەمە نا ئەمەیش بۆ من ناکات، تا ئێستا پێی نەوتم خەستەخانێکی بۆ دیاری نەکردوم، تا ئێستا پێی نەوتم چم لە ماسک لە کێ وەرگرم، تا ئێستا پێی نەوتم ئەگەر ئەو نیشانە چی بکەم، تا ئێستا پێی نەوتم ئەوە لەبەرەوە خۆی چیەکە خۆی دوای ئەو مێدیایە ئەکەوێت کە ئەو ماسمیدیایەکوێ ئەوەی کە چی ناوەنی ناونێ باشە ئەوە چێ دوای ئەوواکەوێت دوای قسە و باسی ناو بازاڕەکەوێت دوای یەک ئاست لە سەقافەتەکە کە زۆر نزمە، یعنی لەبەرەوە خەڵک وای لێ دوای ئەو جۆرە لە سەقافەتە ئەکە کە لەسەر جادەکان کەوتووە. ئەویش سەقافەتی چیە؟ سەقافەتی چینێکی بازرگانی زۆر دواکەوتووە، یان لەوانەیە کۆمەڵێ سەیدەلانی یا کۆمەڵێ دکتۆر. من بەڕاستی ینی زۆرم پێ ناخۆشە دکتۆرە بینم باسی کیتۆ دایتەکە بۆ ئەمانە تووشی کۆرۆنا نەبی نە بۆی کۆرۆناکە چاکەیت توی خۆ تۆ نیتە، یعنی یەکێ لەو پرسیاران لێم کراوە وتم با بخۆ من ئەبێت تۆ ئێستا پێم لێ تەوقە بکەین کاکە بۆ تەوقەنەکەی خۆ من ڤایرۆسم پێوەنی تۆش پێتەوە نیە. دەگاتە کوردستانم ڤایرۆسە دکتۆر بەپەلە شتێک نییە بەپەلە. بەپەلە چییە؟ یعنی من ئەبێ حکومەتی کوردستان کۆمەڵی ئیجراءات بکە، ڕاستە ناتوانێت کۆنتترۆلی حکومەتی مرکزی بکە، بەس لەگەڵ حکومەتی مرکزیە ڕێکەوێ، یان ئەو فەحسەمان بۆ بێنێتە سلێمانی یا بێنێتە هەولێر بۆی بە تەکسی نەچێ بۆ بەغا ئەبێ بینێری بۆ بەغا 24 ساعت بڵین یا بۆی کۆنتترۆلی حدودەکانمان بکەین. ینی خۆ دەزانی وەزعی سیاسی و ئیداری کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە چۆنە لەبەرەوە هەنێ شت هەیە لە کۆنتترۆلی ئەمە دەرەچێت. واتە کەسێک گەرێسا لە نەخۆشخانەیەک لە کوردستانە گومانی حاڵەتێکی وای لێ بکرێت بۆ پشکنین ئەنێرێتە بەغدا؟ بەڵێ لە کوردستان ئەو ئامێرە نییە؟ ئەوەی من بزانم نییە. بەغا خۆشی WHO پیان باش ئەمانە سنترالیزیشن بکرێتەوە مرکزی بکرێتەوە. بەڵێ لەبەر ئەوەیە یاخود لایەنە مادیەکەیەکە لە کوردستانە ئەم ئامێرە نییە. ئەویان ناتوانم وەڵامی بەمەوە، ئەویان نازانم بۆ چییە، بەڵام من پێشنی ینی ئەگەر هین بێت ئەوان خۆیان لەوانە ڕۆتینی تریان هەبێت، ڕۆتینی تیانە بێ لەوانە ئەکسپارتی تایبەتیانە بێنی مختصی تایبەتیانە بێ بۆ خوێندنەوەی بۆ ڤایرۆلۆجیستی زۆر باشیانە بێ مختبەری ڤایرۆلۆجیستی ڤایرۆلۆجی باشیانە بێ، ئەویان من ناتوانم وەڵامی بەمەوە. ڤایرۆسێک بە تەکسی بینێری بۆ بەغدا و بێتەوە ئەنجامەکەی دروست دەرەچێتەوە. بەڵێ ئەوە ڕۆتینێکی تایبەتی خۆیەتی، یعنی هیوارم کە ئەوە نەبێ بە گرفتە چووکە تەکسیەکە ئەڕاستی 4 ساعتی پێچێ بێتەوە ئەبێ لانی کەم 4 ڕۆژ ئازلی کەیت. لەبەرەوە من بە مشکلێکی گەورەی نابینم. دکتۆر لە کوردستان ئەگەر ئەم حاڵەتە دروست بوو لە هەر کاتێکدا هات کەی پێی دەوتێ حاڵەتێکی مەترسیدار لە چەند لە کوی دانیشتوانی هەرێمی کوردستان چەند کەس توش بوو بێ یا تۆمارکراو بێ پێی دەوتێم حاڵەتە لە کوردستانە مەترسیدارە؟ خۆی WHO هەر ڕایگەیان کەمە حاڵەتیشی مەترسندارە بۆ هەموو بەشەریەت ئێستا، ینی خەتی سووری لەوە گلۆبالی بە ژماری دانیشتوانی شوێنەکە گلۆبالی، ینی لە هەر شوێنێکە دانیشتوان زۆر بێ ئەو شوێنە ڤایرۆسی تێبچی ئەوە نسبەتی زیاترە بێت بێگومان. لە کوردستان ئەو شوێنانی کە قەڵەباڵخن کە هیوارم نەگات بە دڵنیاییەوە شوێنە قەڵەباڵەکان زیاتر تووشیانە بێت لەو شوێنانە، ینی ئەوەی چێکە لەو شوێنانە پرسیارێکی تیژەوەیە ئایا ئێمە خۆمان بۆ ئامادە کردووە بۆ ئامادەکردەوە، یعنی لە کوردستانە و لە هەولێر و لە دووهۆک و لە هەڵەبجە و لە سەنگا و لە گەرمیانوانە کۆمەڵێ مناقەشاتەیە، بەڵام هیوارم دەسەڵات گوێی لە من بێت هەچ خەستەخانەیەک دروست کرێ ئەبێ پێویست هەر لە ئیستەوە دروست کرێت، دروستی ناکەین ئێمە ناتوانین دروستکەین، ئەبێ بینای لە دەرەوەی شار بێ، نابێ بینا لە ناو ماڵا بێ، لە ناو دوکان و بازاڕا بێ. ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکان کە جاریوە ئێمە یکەین لە بەرەوەی بەداخەوە ئەگەر توش بوویەک ببرێت یەکێ لە نەخۆشخانەکانی ناوشار وەرئەگیرێت ئەبێ وەربگیرێت، چونکە ئێمە لە کوردستان هیچ نەخۆشخانەیەک نبینم لە سلێمانیە من خۆم ئەوەی کە شارەزاییم لێ هەبێت ژووری ینی ئێمە لە خەستخانەی شار لە تابقی چوار چەند ژوورێکمانە و پیانەوت ئایزۆلیشن، یعنی چەند ژوورێکی زۆر کەمە
تاوان ئەوانی کە ژووری تایبەتین لە سەقفە فلتەریان بۆ دروستکردن کە چیتە سەر و سەرێکی تایبەتە زیاتر بۆ تیوبەرکلۆسس دروستکرا بوو بەڵام ئێستش بۆ ڤایرۆس بەکارێ بەڵام لە ئەساسەوە کە دروست کراوە ئەمانە ئەم خستەخانانە بۆ ڤایرۆس یعنی شوێنێکیان دروست نکە ڤایرەسەکە هینکەین ئایزۆلەشنکەی بەداخۆکە ماڵم با گویان لێ بێ کەسێک ئێمە کاتی خۆی هەموو ئەم خستخانە دروستکراوە بۆ تیوبەرکلۆسس بۆ سیل دروستکراوە ئەلیا دایانی 4 ژوور 5 ژوور 6 ژوورچکە خۆی نەینەکە بەڵام ئەبێ لە ئێستا بۆ نمونە هەر ئەوە نییە تۆ نەخۆشەکە یەکیتە ئەمبولانسەکەەوە ئەبێ ئەمبولانسەکەشی بە شێوەی لە شێوەکان یان نەخۆشەکە بیخیتە ناو جۆرێک لە ماسک هەموو لەشی ماسک بێ نەکرد دەموچای یا بەو شێوەیەک لە کاتی گواستنەوە ینی ئەبێ ئەم شتانە من نازام تا چەند ئەمان ئامادەیان کرد بەڵام یەک شتێ لای من زۆر گرنگە ئەوەیە کە ئەبێ نەخۆشخانە لە دەروی شار دروستکرێ نابێت لە ناو دوکان و بازار ڕابێت ئەوە خەتەرێکی گەورە نەخۆشخانانەی ئێستا هەن لە کوردستانە مؤهلین بۆ کارە لە ئێستا من ئەوە نبینم بەڵام بینا هەیە ئەتوانێت دەوڵەت خۆی چۆڵی کات شتی بۆ بەرێت ئامادەکاری بۆ بکات بۆ نمونە ئامادەکاری ماسکێکی پێوتێ N95 بیکڕێ بەس لە خستخانە داینەوەی مواطن نییە هی هاوڵاتی نییە زۆر بەداخۆ پێشوی بێن بۆ ئێرە ڤیددیۆیان بۆ نردم کوڕێک بەرنامەیەکی تەلەڤیزیۆن ماسکێکی N95 جۆرێکی پیشان نابوو معلوماتی لەسەرە من پێم زۆر ناخۆش بوو تەبان ئەو ئەم ماسکەی بەرز کردبووە ینی ئەوەیە ئێمە مێدیا معلوماتی غەڵەتەیە ئەمە هینی ئەوانەیە گەچکاریەکەن و چیمەتۆکاریەکەن و ئەم جۆرەشتانە ئەوم زۆر پێ ناخۆش بوو تۆ دکتۆری من بینیمی هاتی تا ئەم ئێرە نەماسکت بەستووە نەدەستکێشیش لە دەست کردووە ئەخن بە کەسیش ناڵێم نەماسک و نەدەستکێشیشکە بۆچی ئەخۆ ڤایرۆسی هیچتێ ئەخ من لە وڵاتێکژتە لە شوێنێک کاژیم هیچ شتێکی تیان نییە بەڵام ترس دڵ ڕاوکێکی زۆر بڵاوکراوەوە لەو دڵڕاوانە لە قوتابخانە دەوترێت بۆ نە خوێنکارەکان بە ئاوا بێنە دەوام لە زانکۆکان باس لەوە دەکرێت کە ماسکیان پێوە بێ ئەنی ئەمانە ترساندنە یا هۆشیاری ئەمە ترساندنە وشیاری نییە وشیاری نییە بەی شێوە من بێم ئەلێرە من یەکەم شەو ماسکەکانم برد لە ێنارتی پیشانممان ئەمە ماسکە بەڵام ئیشی من نییە بێ لێرە ماسک پیشانی خەڵک بم کاتم بە خەڵکە لێم تۆ ئەوە هەیە وەرە ماسکە بەکاربێنە بەس یە قساڵێ ماسک پێویستی بۆ نیە خەڵک فهمتەینکە ماسک بکەیخیتە دەموچاو غەڵەت قبول ناکە غەڵەت قبول ناکە شوێن لوتە و شوێنی دەمە لەبەرەوە کەسێکێت یەکەیەکە هەڵەگری ئەم ماسکیانەوەی ئەو ماسکیانەوە من یەکەم ڕۆژ کە بردم دوم ڕۆژ سێم ڕۆژ نایبم چکە هەستەکەم کە تۆ هاتی وتە ئەم ماسکەوە بەکاریێنی تۆ بە خەڵکەکە ئەڵێ نە ئیشی تەندروست ڤایرۆسەکە بازرگانی پێوە کراوە تا ئێستا لە کوردستانە ماسکەکە یا ڤایرۆسەکە ماسکەکە کە بۆتە ئامانجی ڤایرۆس ماسکەکە خۆی هەر لە ئێستا بۆ بە کاڵایەکی بازرگانی هەر لە ئێستا خۆی بۆ بە کاڵایەکی بازرگانی ئەوەیە ئەگەریەوە سێریکن شۆڕشێکی ماسکی درۆ دروست بووە هەر شۆڕشە خەڵگە چێتە جادی ئۆرزیبا خۆ ڕاهەنێ ڕسمیاندا نبوو لە شۆڕشە چوو ئیشی ئەمە لە قەرەباڵغی دوورکەرەوەی قەرەباڵغیان دروست کرد ئیشی ئەمە ئەو شۆڕشە دامرچینەوە من خۆم هەمیشە شۆڕش مەڵگیرسانەوە لە دوای تەوەری بەرنامەکە گفتوگۆ لەسەر خۆپارێزی کەسی بکەین هەر کەس لە ماڵی خۆیان چۆن نتوانێت هاوڵاتیەک لە ماڵی خۆیان خۆپارێزیەک بۆ خۆی دروستکە قسە لەسەرەوە ئاکرێت کە ژنگەیەکی گەرم ماڵێکی گەرم خواردنە گەرمەکان وانی سعری حراریان تایە ئەمانە بخۆ کاریگەریەکانی کەمترێ بێت و یاخود تووشی نابێت جارێ بابینە سەر ئەوەی کە ئەم گەرمایە زۆر باسەکرێت تو ئەبێ ڤایرۆسەکە لە لەشتا هەبێ توی ڤایرۆسەکە لە نەخۆشەکە تا هەبێ لەگەڵ یا دانیشتووی بۆی ماڵەکەی بۆ گەرمکەی یان ئێستا من بە کەس بڵێ ماڵەکە گەرمکە سیرێکی لە باتی زۆپایە دوو زۆپاداجی سێن و کاتە ئەزمەی نەو دروزە بێ ئەمە من بە هیچ شێوە ناڵم بڕۆ ماڵەکە گەرمکە ئێستا شتیوان نییە بە هیچ کەسێ ناڵم بڕۆژوود لە خەڵکەکە جیاکر شتیوان نییە من ڤایرۆسەکەم لە شوێنەکان نییە ئەوەی کە من ئەمێ بە خەڵکی بڵێم کە تۆ بیست ڤایرۆسێک لە یەکێ لە گەڕەکەەکانی سلێمانی لێکێ نەخۆشەکانی سلێمانیە ئەو کاتە هەر لە ئێستا ئەوە زانیاری لە فەیسبوک لە ئینتەرنێتە بڵاو بۆ تۆ هەنێکی غەڵەتە هەنێکی هیچ کەسە بخۆشت تەرجماکە هەنێکی بۆ خۆی تیجارەتی پێوەکە دکتۆرە کێتۆدایی دانێ من بە خەڵکەکە ئاڵێم جوان دەست دەشوی بە سابوون بە مادەیەکە ئەلکولی تیابێت بە سابوونی شوی جوان جوان بە دەرێکیش حراتی شلەتێن کە زانی لە شارە بڵاوبۆتەوە دەستکێشی با پێ بێت کە کاتێککە تۆ دەزمەیە لە دەمولوتی خۆتەوە دەزمەیە بۆشت باشە پێڵم کە چویتە دەرە ئەو ماسکە عادیەکە لەگەڵ خۆبەر ئەویتری تۆ نییە ئەویتری تۆ نییە بە هیچ شێوە نابێ هاوڵاتی بچێ ماسکەی ئەوەی کە پێوتی N95 و هیوارم ئەو کەسی و ڤیددیۆ برادەی دیبێ هەڵی زۆر تیابوو لە قسەکەی جەنابتەوەم بۆ دەرکەوت ئەگە توش بووە کەسێک توش بوو بێ لە ماڵەکەی خۆیان شوێنەکەی گەرمکە بە گەرمی ئەوە لە جەستەی دەرەچێ ڤایرۆسەکە جا من ئەمێ
پرسیارەکە بە شویشتر بم کە من بزانم کەسێک لە ماڵا توش بووە من بۆ نمونەکە زانی توش بووە ئەبێ ئەم کەسە بجۆزێتەوە بۆ ئەو شوێنی کە بۆی دیاری کراوە چونکە ئێستا من ئەگەر بێم پێشنیار لەو ماڵا بکەم کەواتە من ئیجرعاتێکی هەڵاکەم بە گەرمی لە جەستە دەرەچێت ئەم ڤایرۆسە خۆی یەکێک لە نیشانەکانی گەرمبوونی لەشە خۆی کە ئەڵەی تای هەیە تۆ چی گەرمەکی یعنی ئەمە بۆ نمونە ئەمە مەجموعەیەک بڕۆن خەڵک هینی بخوێنەوە سایتەکانی منەظەمەی صحی عالەمی بخوێنەوە سایتە ئینەکان بخوێنەوە مەرجنی هەموو کەسێ عەرەبی ئینگلیزی بزانێت بە عەرەب بە کوردی بە عەرەب بە هەر بەڵام ئێمە هەمووی ئەەکەین پێتاوانی ئەوە ڕۆژانە ئەرکی گەورەترتان لەسەر شانە ڕەچەتە بڵاوکەنەوە وەکو دکتۆرانی زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەمە زۆر ڕاستە ینی هەنێشت بووە بە کێشە دەرەجەی حرارەت دەراجێ حرارەت بووە بە کێشەیە کە ئەفکاکی ویستە پرسیاری بکەیت دانەبەردەوە دەرەجەی حرارەت بووە بە مەوزوع نییە لە عینەکە منە گە بزانم نەخۆشیەکەیەتی ئەگەر بزانم نەخۆشیەکەوەی هەیەی بۆ نمونە من ئەڵێم بە دکتۆرەکانی ڕەفیق مەڵێم ئەڵێم ئەمە عیلاجەکەیەتی بەڵام ئەمە عیلاجی ڤایرۆسەکەنی ئەو عیلاجەیە کە ئێستا نایڵە نەخۆشەکە بمرێ چکە تۆ ئەبێ ئەنتیبایۆتیکی شیتێ کە یەکدانە تامیفلوی تێ دژی ڤایرۆسە لێیە تۆزی هایدرۆکۆرتیزۆنی تێ چەند جوڕەیەک بە ڕۆژانە مغەزیەکی زۆری ئەیتێ تۆزێک بەم شێوەیە مراقبەیەکەیت نایڵی ئۆرگانەکانی سێ ئۆرگان بێکەوە نابێت فەشەل بێنێ بە بڕوخێ ئەجز بێت ئەویش سیە گورچی لێ دڵە ئەوانەی کە مردوون بەوە مردوون خواردن کاریگەری هەیە لە سەرواڵن دەوتێ خواردنانی کە سووری حراریان بەرزە خواردنە گەرمەکان قسە لەسەرەوە وەکو نوکتەیە یاخۆر قسەیە بۆیە لە هیندستان ڕووینەوە خواردنی گەرم و بەهاراتیان هەیە نابێت ئەوە نابێت چکە دیسانەوە پرسیارەکە منەباتەوە بۆ ئاستێکی نزمی سەقافی منەگەر دیسانەوە ئەگەر ئەوە بێت تۆ بدەی خۆت بپارێزی کاتێ ڤایرۆسێکمان هەبێ خۆت بپارێزی ئەو مۆزوعێکی ترە بەڵام خواردنی ئەو خواردنانی کە سەدەها ساڵە لە کوردەواری خۆمانە باسیەکرێ هەرو خواردنانەیە لەوانەیە مەجموعێشتی تازە دروست بوو بێ بەڵام من ئێستا نایم لیستێکی خواردن بکەم بۆ بڵاوی بکەمەوە بڵێم کراکراوە بڕۆن سەیری سایتەکان کەن هەریەکە 50 خواردنی ئەمە بخۆ ئەو مەخۆ بخۆ مەخۆ ئەوە بخۆ ئەو مەخۆ منەوە ناکەم ئەو ئیشی من نییە بەڕاستی ئیشی دکتۆرەکانی ژنیە کە بیکەن من ئەژڵێم با کەسێک تەلەفۆنم بۆ بکە ئەوەی کە لەسەر ئێمە پێویستە ئەوەیە کە بە خەڵک بڵین بێ زەحمەت ئەو فەوزایی کە ئێستا هەیە هیچ پێویست بە یەک کەس پێویست ناکاتێ چۆن تەسەڕفی کرۆ 6 مانگەوە پێش هەروە تەسەڕفکە دکتۆر کامەران دوای پرسیار نیشانەکانی لە هەر کەسێک هات دەرکەوەیە مەرجە بمرێت نەخێر طبعاً من ئەوە قسانێکی کەم ئەو قسانەیە کە پێرێ بڵاو بۆتەوە ئەو قسانەیە کە لەسەر هەمووی نەخۆشەکە داغڵەکەوتە دەرەکرێت تا ئێستا لە 180یان چاگە بێتەوە لە 180 ینی ئەوەی کە خەمڵێنراوە لە 180 چاگە بێتەوە لە 120 حاڵەتی خەتەرە لە 103 تقریبان ئەمانە هەموو شتی تقریبین چکە ژمارەکان ڕۆژانە زیاکە ڕۆژانە کەمەکە بۆ نمونە ئێمڕۆ سێرێکی ئەڵێ 190 لەوێ زیای کرد لە ئیتالیا 14 لە ئێراندا لەبەرەوە ئەبەو شێوەی کە ئێمەیڵین لە 103 تا ئێستا نسبەتی مردنە بە کولی ئەوەی کە هین بووە. دکتۆر کامەران قەرداخی سوپاس کە لەگەڵمان زۆر سپاس سپاس دوای ناوبڕێک تەوەری دۆم بەردەوام دەبێت لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کواڵەتی بەرز و سەردەمیانە. پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکاتوە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوەن. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئەسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن
ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. جارێکتر سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گفتوگۆکردن لەبارەی پرۆگرامی حیزب با سەرۆکایەتی هەواڵ پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی هات. لە کۆبوونەوەکەدا پەیڕە و پرۆگرامی حیزب لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پەسەند کرا. هەروەها راپۆرتی کۆسڕە ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی سەبارەت بە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی تا پەسەند کراوە. قسە لەسەر کۆتایی هاتنی کۆبوونەوەکانی یەکێتی دەکەین، بەتایبەت ئەو دروشمەی یەکێتی کە هەڵی گرتبوو نوێبوونەوە بۆ کۆنگری چوارەم ئایا توانراوە لە پەیڕە و پرۆگرامی حیزبەدا جێگەی بکرێتەوە؟ هەواڵ لەتیڤ نێروەری ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. هەواڵ لەتیڤ بەخێر بێی. دروشمی کۆنگری چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان نوێبوونەوە بوو. لە پەیڕە و پرۆگرامی یەکێتیدا نوێنبوونەوەتان چەسپاندووەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە، ڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. بێگومان ئەمڕۆ وەکو لە ڕێی کەناڵی گەلی کوردستانیشەوە پەیامەکە بڵاو بووە کە ئەمڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان پەسەند کرا. پێشتریش پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لێبوردن لە هەواڵان و ئۆرگانەکان یەکێتی دەکەین دیارە دەمێکەوەن چاوەڕوانی بە ئەنجام گەیشتنی ئەم هەنگاوایان دەکرد. لەوانەیە پێیان باش بێ هەنگاوەکان خێراتر بن بۆ ئەوەی لە ینی ئەم هەنگاوانە شوڕ بنا بۆ ئۆرگانەکانی دیکەوە ئەو نوێبوونەیە کە جەنابەت ئاماژە پێدا ڕنگ بداتەوە لە هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ ینی ماوەکە دواکەوت، بەڵام دەرەنجامێکی باش و ئەرێنیش ئەمڕۆ بەدی دەکرێت و ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا هەم پرۆگرام هەم پەیڕەوی ناوخۆ هەم راپۆرتی سیاسیش وەکو نامیلکە دەخرێنە بەردەم هەموو هەواڵانی یەکێتی دابش دەکرێن بەسەر ئۆرگانەکان و لە ڕێگای میدیاشەوە بێگومان زیاتر قسە و باس لەسەر دەکرێت. کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەژێر دروشمی نوێبوونەوە بوو. دەتوانین بڵێن بەڵێ کۆنگرەی نوێبوونەوە بووە و هەنگاوەکانی ئەمەلیش ینی بەدی دەکرێن ئێستا. بۆچی کۆنگرەی نوێبوونەوە بووە؟ لەبەرەوەی ئەم قۆناغی دوای وەفاتی هەواڵ مام جەلال بووە پێویستی بەوە هەیە کە یەکێتی بە شێوازێک خۆی ئامادە بکە کە لەگەڵ ئێستا گونجاو بێ. چۆن دەتوانین بڵێن بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ینی خۆی نوێ دەکاتەوە؟ ئەگەر سەیری ینی بەراوردێکی ئێستا و جاران بکەین، ینی قۆناغی پێش کۆنگرە و دوای کۆنگرە پێشتر هەواڵ مام جەلال سەرۆک مام جەلال سکرتێری گشتی یەکێتی بوو. لەم کۆنگرەدا سکرتێری گشتی نەما سیستمی
هاوسەرکی هاتەکایەوە لەوانەیە زۆرجار پرسیارش دەکرێت ئایا زەرورە هاوسەرکی هەبێت و هەندێک جاریش لەوانەیە ئەوانەی کە ڕکابەر یەکێتین دەیانەوێت بە شێوازێکی نەرێنی قسە لەسەر ئەمە بکەن بێگومان هاوسەرکی بەڵێ بۆ قۆناغی دوای هەواڵمامجە ئیجابیاتی چیە هاوسەرکی؟ ئیجابەتەکەی ئەوەیە کە هیچ کەسێک بە تەنیا ناتوانێت شوێنی هەواڵمامجەلال پڕ بکاتەوە. دووەم زۆرجار قسە لەسەر ئەوەش دەکرێت کە لەوانەیە کەسێک قۆڕخی دەسەڵات بکە هاوسەرکی خۆی واتە بریاری تاک نییە واتە کۆبریاری یعنی بە جەماعی بریاردان ئەمە نوێبوونەوەیەکی ترە بە جەماعی بریاردانە لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان لەمەودووە. جگە لەمە ئەگەر سەیری هەر تەرکیبە و پێکهاتەی سەرکرداتی ئەم جارە بکەین زیاتر لە 60 ئەوانەی کە چوونەتە سەرکرداتی خەڵکی نوێن و بەشێکی زۆریان گەنجن و ئەم جارە ڕاستە لە 20 ڕێژەی ژنانە بەڵام بریار درەوە لە کۆنگرەی داهاتووە ڕێژەی ژنان لە 20 ببێ بە 125 و پێش کۆنگرە شتێک نەبوو بە ناوی ئەنجومانی باڵای سیاسی. ئێستا ئۆرگانێک دروست بووە بە ناوی ئەنجومانی باڵای سیاسی. پێشتر ئۆرگانێکی گرنگ هەبوو ناوی ئەنجومانی ناوەندی بوو. ئێستا ئۆرگانە نەما و گۆڕانکاریەکی تر کە ئەوەیە هەندێک ئۆرگانی دیکە نەمان و لەناو هەندێک ئۆرگانە هەندێک باش کرانەوە هەندێک بۆردی نوێ کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سوسیال دیموکرات کە گرنگی یەکجار زۆری خۆهەیە یەکێکە لە بەرنامە گرنگەکان یەکێتی ئەویش بۆردی پێکهاتەکانە بەداخەوە لە کۆنگرە لەبەرەوەی ئامادەکاری بۆ ئەمە نەکرا بووکە پشکی پێکهاتەکان هەبێ یان کۆتای پێکهاتەکان بە شێوازی کێ دێتە ناو کۆنگرەوە چون ئەمە چارەسەر بکرێەوە لەبەر ئەو گۆڕانکارانێک کە ئێستا باسمان کرد کەم تەرخەمیەک هەبوو بەڵام ئەم کەم تەرخەمیە مەبەزدار نەبوو ئەویش بەڕێکتان کردەوە وەکو چارەسەرێکی مامناوەند تا کۆنگرەی داهاتوو ئەم چارەسەرە چییە؟ لەم مەکتەبی کۆمەڵاتی دۆ بۆرد کرانەوە بۆردێ بوو کاروباری هاوڵاتیان بۆردەکەی دیکە بوو کاروباری پێکهاتەکان بێگومان کاڵێن پێکهاتەکان مەبەستمان وەکو مەسیحی وەکو کاکەی وەکو شەبەک وەکو ئەو پێکهاتانە ئەم بۆردە دەورێکی گرنگ دەبینێت چونکە ژمارەیەک هەواڵ دەبنە ئەندامی مەکتەب و لەو بۆردە کار دەکەن و ئەمە خزمەت بەو ناوچانە دەکە کە پێکهاتەکان بە شێوازێکی دیار هەن لە پارێزگای دهۆک لە پارێزگای نەینەوە لە پارێزگای کەرکووک و تا دەگاتە کاکەی لە وەکو بازنێک تا دەگاتە سنووری هەڵەبچەش کاکەی هەن و لە دەڤەری گەرمەسێر و ئەو ناوچانە بێگومان بەمە ئەمە نیشانەوەیە کە ئێمە پێکهاتەکانمان لە یاد نەکردووە و مشوری ئەوە دەخۆین و ئەمە هەنگاوێکی ئەرێنیە بۆی خۆمان ئامادە بکەین بۆ کۆنگرەی داهاتوو لە جاتی تەنها بۆردێکە بێ ئومێدەوارین لە کۆنگرەی داهاتوودا نوێنەریان هەبێ لە سەرکرداتی خاڵێکی دیکاری گەر سەیری وتت گۆڕانکاری بووە کۆنگرەی سێ گلەیمان ئەو بادینان یعنی پشکیانیان ڕێژان نەبوو لە سەرکرداتی ئەم جارە 11 کەس لە کاڵێن بادینان مەبەستمان دهۆک و شنگال و نەینەوە تا مەخموور 11 کەس چوونەتە سەرکرداتی ئێستا قسە لەسەر پێکهاتەکان دەکەین ئومێدەوارین لە داهاتوودا پێکهاتەکان خۆیان لێرە قسە بکەن لەسەر ئەو پشک و دەسەڵاتانەی کات دەیان بێت لە ناو قیادەی یەکێتی جامە بوو بادینان ئەمە بێگومان بوو دۆست خوڕماتوش بە هەماشێ پێشتر هیچ کەسێک لە ناو سەرکرداتی نینەتی دۆست خوڕماتویان نەدەکرد ئەمە بوو بەغاش بە هەماشە پێشتر هیچ کەسێک نەبوو لە بەغا نینەرەتی ئەوانە گرنگی و کاریگەریکیانەبێت لەسەر بڕیاردانی یەکێتی لەمەوە ئەمانە بەشداری دەکەن لە موقعی بڕیاردانی یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لەمە ئەمانە نوێنەراتیەکی ڕاستەقینەی دەڤەرەکانی خۆیان دەکەن و لە هەمان کاتیشا کە خەڵکی ئەو ناوچەیە بێ زیاتر ئاگاداری وردەکاری و کێشە و گرفت و یعنی لانی ئەرێنی و لانی نەرینی ناوچەکانی خۆیان دەبێ ئەو ڕەوشە
وەکو خۆی دەگەێننە قیادا و پردێکی ڕاستە و خۆی پەیوەندی لەسەر ئاسی باڵا بوو ئەو دەڤەرە دروست دەبێ و لە ئایندەدا کە گۆڕانێکی دیکەوەی جەنابەت باسی گۆڕانکە نوێبوونەوەیەکی دیکە ئەوەیە کۆنفرانس لەسەر هەموو مەکتەب و مەڵبەند و تا کۆمیتەکان دەکرێت و کارنامەی بەرنامەی کاری ئەو ئۆرگانانە ئامادە دەکرێت بێگومان خەڵکی ئەو ناوچانە کادرەکانی ئەو سنوورانە هەواڵانی ئەو سنووران خۆیان بەشداری ڕاستەوخۆ لەو بەرنامەیە دەدەکەن لەو کارنامە دەدەکەن ئەمە ینی ئەگەر کاتم بیتێ با من هەندێک پرسیاری لێ بکەم ئەم هاوسەرۆکی کاوە ئەماژەت پێدا لە ناو یەکێتیدا هەر تەنها بۆ کەسی یەکەمی حیزب بە هاوسەرۆکی یاخود دەگوازێتەوە بۆ ئۆرگان و مەکتەبەکان و مەڵبەندەکانیش ینی ئەوانش بە هاوسەرۆکی ئەبرێن بەڕێوە نامە تەنها بۆ ینی هەرەمی سەرەوەیە بەڵام لە ئۆرگانەکانی دیکەش لە هەمووی ئۆرگانەکەی دیکە هەڵبژاردن دەکرێت ینی ئەم شێوازی کە ئەمە یەکی زۆر باشە ئەمڕۆ پرۆگرامێکی دیکە ئەمەی نەکردووە لە هەموو ئۆرگان هەموو مەکتەبەکان هەڵبژاردن دەکرێت هەموو مەڵبەندەکان تا دەگاتە کۆمیتەکان بێگومان ئەوە بۆ ئەوە نییە کە بڵێن ئەو خەڵکی کە دەرچێت ئەو خەڵکی کە دەرناچێ فەرامۆش بکرێ هیچ هەواڵێک بێ ئیش نامێنێ و هیچ هەواڵێکیش فەراموش ناکرێەوە هەوڵەکان لە دوای پەیڕە و پرۆگرام و دەستنیشانکردنی هەندێک هەواڵ بوو وەرگرتنی ئەرکێکی نوێ لە ئۆرگانەکان بەرپرسیارەتێکی نوێ لە ئۆرگانەکان ئیتر لە دوایەوە یەکێتی هەڵمەتی ئاشکردنەوەی کادرەکان دەست پێ دەکاوە هەڵمەتی چوونە ناو کادر و لە ناو کادر و ئەندامە بوو ناو جەموار و شۆڕ بوونەوە بوو سەرجەم ناوچەکانی کوردستان دەست پێ دەکات زۆر باشە ئەمڕۆ پرۆگرامی حیزب پەسەندکرات چەند ڕۆژە پێش ئێستا پێڕەوی ناوخۆ پەسەندکرام ڕۆ هەردووکی پێکەوە پەسەند کرایەوە پرۆگرامی یەکێتی نیشتیمانی هێڵە گشتەکانی لەسەر چی بنیاد درراوە هێڵە گشتەکانی چین بەڵێ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان من ئەندام بووم لەو لیژنەیەدا داوای لێبوردن لەو هەواڵاندەکە کە ڕێژیان زۆرە ناتوانین ناوی هەمویان بێنین بێگومان هەوڵێکی زۆریان داکە ئەم پرۆگرامە بە شێوازێک بێکە لەگەڵ واقع ئێستای کوردستان و عێراق و ناوچە دابڕێنراوەکان و ناوچەکە گونجابی و لەگەڵ واقع ئێستای یەکێتی چی پێ دەکرێت لە ئایندەدا بەرنامەی یەکێتی جیهانبینینی یەکێتی تێگەیشتنی یەکێتی بۆ نەخشە ڕێگایەکە بێ لە داهاتوودا سیاسەتی یەکێتی بەرامبەر کۆمەڵێک بوار چون دەتوانێت لەسەر ئەو بارانە ئەو ئامانجانەی کە هەیەی بەدی بێنێ بێگومان ئەمە لە ڕێگای چیەوە ئەم ئامانجانەکە دەستنیشان دەکرێت لە ڕێگای نوێنەرانی یەکێتی لە تیمی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال لە تیم یەکێتی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی بەغا وانێکیش لە تیم یەکێتی لە ئەنجومەنی پارێزگاکان ئەمەی کامەدەکراوە 13 بەشە بەشی یەکەم وەکو دەواازەیە ئەم دەواازەش لە کۆمەڵێک بەش پێک دێت یعنی وەکو دەواازە وەکو پێشەکی بەشی یەکەم ئاماژەیەکە وەکو پێناسەیەک و کورتە مێژوویەکی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کەی دامەزرا چۆن دامەزرا بۆچی دامەزرا و دوای ئەوە دوای تێپەڕبوونی ساڵێک طبعاً لە دایکبوون یەکێتی دامەزراندنی یەکێتی بەڕابەتی سەرکومام جەلال دوای تێپەڕبوونی ساڵێک دەستپێکردنی شۆڕش چی بوو بۆچی شۆڕش دەستی پێکرد و چی دەستکەوتێکی بەدەست هێنا هەر لە ڕاپەڕینەوە تا دەگاتە پرۆسی ڕزگارکردنی عێراق و ڕوخانی سەدام و پەسەندکردنی دەستور و چەسپاندنی سیستمی فیدرالی لە دەستوری عێراقیدا ئاماژەیەکی کورد بەمە دراوە دوای ئەمە هاتووە لەسەر کۆنگرە ئەو ڕێژەی کە بەشدار بوون و بە سەرپەرشتی کۆمیسیۆنی باڵێ هەڵبژاردنەکانی عێراق و لە هەمان کاتیشە بە چاودێری و سەرپەر بەشداری تیمێکی دادوەران لە پارێزگای سلێمانی کە ئەوان کۆنگرە ئەنجامدرا دوای ئەمە هاتوون چ گۆڕانکارێک ئەوەی جەنابەت ئاماژە پێدا ئەنی نوێبوونەوە ئەم نوێبوونە چ گۆڕانکارێک کۆمەڵێک ئاماژە پێدراون ئەوەی کە من پێش ئێستا باسم کرد هەندێک گۆڕانکارین بوو یەکەم جار بوو لەسەر بە شێوازی بازنەی ئەم جارە هەڵبژاردنەکان کرانیانی لە کۆنگرەوە ئەم هەر بازنێک پەیوەستە بە سنوورێکی دیاریکراوی جوگرافیەوە و تا هەر ناوچێک پشکی خوان هەبوو ئەمە شەریەکی کە لە نوێبوونەوە گۆڕانکاری و تا دەگاتەوەی ڕێژەی ئەمەی سەرکەوتنی ئەو ڕێژە زۆرەی کە خەڵکی نوێ بوون و بەشێکی زۆریان
گەنج و لاو بوون و تا دەگاتە هاوسەرروکی و هەڵبژاردننی متمانەدان بە هەواڵ کوسرەت ڕەسوول و بڕیاردان لەسەر پێکێنانی ئەنجومەنی باڵای سیاسی و کۆمەڵی خاڵیتر ئاماژە پێدران دوای ئەمە بە کورتی ئاماژە بەوە درراوە کایەکێتی خەبات بچ بوارێک دەکا و اینجا دوجار ئەوەکەم ئەو ئامانجانەی لەم پرۆگرامە دەهەن ئەرکی تیمی یەکێتیە لە پەرلەمان و لە چی نەگەر ینی سەرقەڵەمیشیان لێ ئامانجی گشتی هەیە ئامانجی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان خەبات دەکات زۆر خاڵەکان بەڵام هەندێک لەو ئەم قۆناغە کامیان لە هەمان بە گرنگترە زانن ئێوە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە نازام کاتایان ئاماژە بەوانە بدەن بەڵام خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو بوارەکاندا و دابینکردنی ژیانێکی خۆشگوزەران بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دابینکردنی عەدالەت و فەرەهەمکردنی ئازادیە هەمە جۆرەکان و جیاکردنەوە هەرسێ دەسەڵات و جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراقی و گەڕاندنەوەی ناوچە دابڕێنراوەکان هەر ینی ئەوەکان زۆرن بۆ نمونە لەم پرۆگرامەدا 6 جار ناوی ئێزدی بەس ئێزیدی هاتووە 2 جاریش ناوی شنگال هاتووە و ئەوەی پەیوەستە بە زیندانیانی سیاسی ئەوەی پێوەستە بە چوونەتی خزمەتکردنی کەم ئەندامانی سەنگار و لە هەمان کاتیشدا ینی لانی ئابووری لانی کارگێری لانی ژینگەی لانی کشت و کاڵی و جگە لەمە ئەوەی پێوەستە بەلانی گەشەپێدانی مرویە توانەکانی مروی ئەوی پێوەستە بە ژنان ئەمە بەشێکە پەیوەستە بەلانی وەرزشی و ئەوەی پەیوەستە بە کۆمەڵێک بواری دیکەن و هەر بوارێک کۆمەڵێک خاڵ لە خۆی دەگرێت بەڵام ئەوەی کە ئێمە زۆر گرنگیمان پێداوە وەکو بەشێک ناوچەدا بڕێنراوەکانە ئەمە زۆر گرنگی پێدراوە هەموو لایەنەکەی دیکە بەڵام وەکو ناوچەدا بڕێنراوەکان بووەتە بەشێک ئەم هەموو بابەتانەی کە ئاماژەت پێدان کە لەوانەیە هەمووشان نەبن پلانتان چییە بۆ جێبەجێکردنی ینی پێتان وایە تا کۆنگرەی داهات و ئەمانە جێبەجێ ئەکرێن پلانتان داناوە چەندی جێبەجێ بکرێت ئێمە نابێ بێ ئومێد بین ئەمە بەشێک پەیوەست دەبێ بە تیمی ئێمە ئەوەی ئاماژەمان پێدا تا چەند دەتوانن لە چوارچێوی ئەرکەکانی خۆیاندا ئەمە جێبەجێ بکەن بەشێکیشی پەیوەستە بە دووخی عێراقەوە چونکە هەندێکان لە ڕێگەی حکوومەتی فیدرالەوە دەبێ و بەشێکیشی پەیوەستە بە ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستانەوە بەڵام ئێمە گەشتبینی نابێ بێ ئومێد بین و ئەمە ئامانجی ئێمەن ئەبێ هەوڵی بوو بدەین و ئەگەر لەم کۆنگرەش هەمووی بەدینهات هەوڵەکان بەردام دەبن لە دوای کۆنگرەی داهاتوو هەمیشە هەروایە حکوومەتیش کاتێک تەشکیل دەبێ ئەو بەرنامەدانێ هەمووی جێبەجێ ناکە بەڵام ئەوەی جێبەجێ کرا ئەوەی دیکە بەجێ دێڵێ بوو کابینەی داهاتوو ئێمە سوور دەبین و هەوڵەکان بەردام دەبێت بوو بەدیهێنانی هەموو ئەو ئامانجانەی کە لەم پرۆگرامە دەهەن و تا توانیمان بەدی دێنین ئەوەی کەماوێتی لە دوای کۆنگرەی پێنجام هەوڵەکان بەردام دەبێ و ئەو هەواڵانەی کە دێنە سەرکرداتی درێژە بە ئەرکەکانی خواردە لە ناو پەیڕەودا لە ناو پرۆگرامی حیزبدا چییە بەرپرسە لە جێبەجێکردنی ئەم پرۆگرامە ئێوە 124 کەس لە سەرکردایەتی چۆن بەرپرسیارەتی ئەم پێڕەوە هەڵەگرنی و یاخۆ ئەم پرۆگرامە خەنە ئەستۆی خۆتان بەڵێ خۆی ئەمە یەکێک ئەمڕۆ ئەم بیرروکەیە ئەوەی کە جانە باسکە تۆزێک ئەمە خۆمان قسەمان لەسەر کرد لە کۆبوونەوەکە ئەبێ ئەم پرۆگرامە والێ بکەن کە هەموو هەواڵێکی یەکێتی بزانێ سیاسەتی یەکێتی بەرامبەر ناوچە دابڕێنراوەکان چیە سیاسەتی یەکێتی بەرامبەر بە عەدالەتی کۆمەڵاتی سیاسیات یانی تێگەشتنی یەکێتی جیهان بینی بۆ سوسیال دیموکرات چیەوە لە هەمان کاتیشە بەرنامەی یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئەندامان بوو کێشەی ئەوانەی قوربانیانی دەستی چیرۆرن زۆر گرنگی بەوەش دراوە لێرەدا وا بکەین کە هەموو هەواڵێکی یەکێتی بزانێ پرۆگرامەکە یەکێتی چییە کەوابێ هەرێک لە مووقعی خۆی لە مەسئولیەتی خۆی لە چوارچێوەی دەسەڵاتی خۆی هەوڵ دەدا بەڵام ئەوەی کە معنیە بە جێبەجێکردنیەوە ئەمە بە حکوومەت دەکرێت ئەمە تێگەشتنی ئێمەیە جیهان بینینی ئێمەیە سیاسەتی ئێمەیە بەرامبەر ئەو بوارانە بەڵام کێ جێبەجێ دەکا
لە ڕێگای نوێنەرانی ئێوە خۆمانەوە هەوڵ دەدەم بۆ جێبەجێکردنی ئەم ئامانجانە بێگومان ئێمە تیمی ئێمە لە حکوومەت و لە پەرلەمان لە چ لە هەرێم و چ لە بەغا ئەمانە ئەمە ئەرکە دەکەوێتە سەرشانیان بەشێکی زۆر لەو هەواڵانە ئەندامی سەرکرداتین کەوابێ ئەمە دەبێتە ئەرکی لە سەرشانی سەرکرداتی بە دەرەجەیەکەم بەڵام لە ڕێگای کێوە لە ڕێگای تیمی ئێمە لە حکوومەت و لە پەرلەمانە لە پرۆگرامی یەکێتیدا کاتی کۆنگری داهاتوتان دیاری کردووە خۆی ئەوە لە پەیڕەوە هەیەوە لە دوای 4 ساڵ کۆنگرە ئەنجام دەدرێت بەڵێ هەواڵ لەتیف نێروەیە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لەگەڵمان زۆر سوپاس ئێوەش خواتان لەگەڵ